بەناوی خوای گەورە و بەخشندە و میهرەبان، درود و سەڵات و ڕەحمەت بڕژێ بەسەر گیانی خۆشەویستمان و نوری چاومان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. خۆشەویستان و بەڕێزان لە هەرچیەکەن پێتان دەڵێن ئەسەلامو عەلەیکم وڕەحمەت الله وبەڕەکاتوه. خۆشحاڵ و بەختەوەرین کە لە ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی ماڵی تۆ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. دەخوازین لە خودای باڵادەست و میهرەبان کە بەرنامەکەمان جێگای خۆشی و بەختەوەری و ئەوە بێکە کاتێکی خۆش و پرسود لەگەڵ بەرنامەکەمان ببەنە سەر. خۆشەویستان و بەڕێزان، وەک ئاگادارن چەند ڕۆژێکە پێشانگایەکی کتێب لە دەستگای نووری حیکمە کراوەتەوە بۆ کۆمەڵێک لە نووسینگە و کتێبخانە کە تیایدا کتێبەکانی خۆیان نمایش دەکەن و لە ئێستادا خەڵکێکی زۆر سەردان دەکە بۆ کڕینی کتێب و خوێندنەوەی کتێب. ئێمە بە پێویستمان زانی ئەمڕۆ میوانێک بانکێشتی بەرنامەکەمان بکەین سەبارەت بەم پێشانگایە چەند قسە و باسێکی لەگەڵ بکەین و چەند پرسیارێکی لێ بکەین. ئەویش بەڕێز کاک جیاد عوسمان عەبدوڵڵایە کە لە بەشی پەروەردە و پێگەیاندن لە دەستگای نووری حیکمە وەکو بەرپرس و هەروەها بەڕێوەبەری ئەو پێشانگایەشە و بە پێویستمان زانین لە نزیکەوە چەند پرسیارێکی لێ بکەین و سەرەتا پێ دەڵێن کاک جیادی خۆ بەخێر بێ بۆ ستۆدیۆی ماڵی تۆ. یاخۆ بەخێر بێ سەرچاوەکەم. کاک جیاد بەر لەوەی بچمە سەر ئەو پێشانگایە یان بڵێن قسە و بازە سەر ئەو پێشانگایە، پێم خۆشە بزانین ڕۆڵ و کاریگەری دەستگای نووری حیکمە لە پێگەیاندنی قوتابیاندا چییە؟ زۆر سوپاس بۆ دەرفەتەی کاک عیماد. بسم الله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دیارە مامۆستا عیمادجان، دەستگای نووری حیکمە کە لەو ساتەی دامەزرا لە شاری هەولێر لە ساڵی 2007 دوو لایەنی هاوتەریبی فرامۆژ نەکردە و ئیش لەسەکردێ بە بەردەوامی. یەکەمیان لایەنی پەروەردەکردنی تاکان بە پەروەردەیەکی قورئانی پاک، دووەمیشیان لەگەڵ پەروەردەکردنیان ڕۆشنبیرکردنیان. دیارە مەگەر باسی ڕۆشنبیرکردنی تاکانی کۆمەڵگا بکەین لە دەستگای نووری حیکمە، هەر لە سەرەتاوە بە کۆمەڵێک پرۆژەی گەورە هاتە ناو جەماوەر. مانە لەوانە پرۆژەی هاوڕێیان، زۆر جار پرۆژەکانمان بردتە ناو زانکۆکان لە پێناو پێگەیاندنی تاک و گەنجی پاک لە کۆمەڵگادا. ئەمە 2 ساڵان کاک ئێمە لە دەستگای نووری حیکمە پرۆژەی دۆستانی زانستمانە بوو. مانێت چەندین قوتابی زانکۆ بەشدار دەبوون، کتێبیان تێدا دەخوێندەوە و دێڕاسییان دەکرد و مناقشیان دەکرد. سەرای بەردەوام دەستگا لە هەولێر و لە گشت لەقەکانیشی لە کار و چارەچەکانی دانا بەڕاو بە ئەنجامدانی کۆمەڵێک خوڵ و دەوراتی بەردەوام و چالاکی زۆر زۆر. اینجا بابینە سەر گرنگی ئەو پێشانگای کە کردوتانەوە کە هیچێک لە پرۆژە و بڵێم کار و چالاکیەکانی ئێوەیە. ئایا ئامانج لەکردنەوەی ئەو پێشانگایەدا چییە؟ دیارە ئێستاگە سەیرکەین خوێندنەوە تا ڕادەیەک هەندێک قەیران و ئشکالی تێکەوتیە. ئێمە لە دەستگای نووری حیکمە بەڕاستی وچی باسم کرد دەمانێت بە هاوتەریبی لەگەڵ پەروەردەکردنەوەیەکی چۆن بڵێ پاک و چاک ڕۆشنبیریشان بکەین. یەکێک لە تەرەقەکانی ڕۆشنبیرکردن دیارە کتێبە. ئێمە لە دەستگا چۆن بڵێ ویستمان پێشانگایەکی هاوشێوە بکەینەوە، چەند ئامانجێکی ڕئیسی لە پشت ئەو پێشانگایە. یەکەمیان کۆکردنەوەی زۆرترین بەرهەمی خۆماڕی چاک و پاک لە شوێنێکی دیاریکرا و تاوەکو خوێندەران بتوانن بە ئاسانی بەدەستی بهێنن. ئەوە یەک لە ئامانجە ڕئیسەکانمان. دووەمیان ئێستا دەزانین قەیرانی دارایی ڕووی لە کوردستان کردێ بەڕاستی. دیارە و پێشانگایەمە داشکانێکی بەرچاوی لۆکرا لە سەداسی کەمتر نییە، هەندێک لە کتێبەکان تا دەگەنە سەدا 70. ئەوەش دەرفەتێکی باش لەوەی خوێندەران بێن بە نرخێکی کەم کۆمەڵی کتابی چاک و ناوەزە بەدەست بهێنن. کەی دەستان پێ کردووە ئەم پێشانگایە و چەند ڕۆژ دەخایێنێ؟ ئایا بە ڕسمی وەک بڵێ ڕێکلامتان بۆ کردووە تا خەڵکی بزانن لەو دەستگایانەی کە ڕێکلامتان بۆ کردووە بە تایبەتی لە سۆشیال میدیا کە گرنگە ئەمڕۆ دەتوانین بڵێن جێگای زۆر شتی دیکەی پڕ کردوێتەوە، ئایا خەڵکی ئاگادارن لەو پێشانگایە؟ دیارەکە مامۆستا عیمادجان ئەنجامدانی هەر چۆن بڵێ چالاکیەک و پرۆژەیەکی وا گەورە پێویستی بە ئامادەباشی هەیە. هەر لەو ساتەوەی کە بڕیارماندا پێشانگایەکی وا بکەینەوە، ئەمە نزیک مانگێک خەریکین لە مقدمەی چارەچەکەی تاوەکو خەڵک زۆرترین خەڵک لێ ئاگادار بین. لە ڕێی تەلەڤیزۆنەکان و پەیج و ئەکاونتەکان بێگومان
چۆن ڕکلامی باشی لۆ کراوە لە فەزلی خۆی گەورە دیارە بەرواری 25/2 ڕۆژی هەینی لە کاتژمێر 2 پێشانگا بە ڕسمی کرایەوە بە ئامادەبوونی سەرۆکی دەستگا و کۆمەڵێک میوانی بەڕێز و خۆشەویست بۆ چەند ڕۆژ ینی بەردەوام تاوەکو بەرواری 4/3 کە دەکا سبەی نادوو سبەی ڕۆژی هەینی بەردەوام دەبێت ڕۆژانە پێشانگاکەمان کراوێت لە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ تاوەکو کاتژمێر 10 شەو بەڵێ هەموو گشت کتێبخانەکان لێ مەوجودن و ئەمە لە خزمەت خوێندەرانی بەڕێز دەبێت خەڵکی ئیسیزابەی چۆنەوەی کە سەردان دەکایە لە هەموو چین و توێژێک دێن یان بڵین قەڵەباڵغی و چۆلیەکەی چۆنە بڵێ ئەوەی ئەمە چۆن بڵێ پێشبینیمان لۆ کردبوو فەزلی خۆی گەورە لەوەی زیاترە بەڕاستی ڕۆژانە خوێنەری زۆر لە گشت چونی توێژەکان لە مامۆستایانی ئاینی لە شارەزایان لە بەتەمەنان لە گەنجان لە منداڵان لە ئافرەتان لە گشت چونە توێژەکان بەگەرم گۆڕی بەڕاستی بەشداریان کردیە ئەگەر چۆن بڵێ ئەحسای ئەوە پێ بڵێم کە چەندان ڕۆژان چەندان کە سەردانمان دەکات ئەوەی کە ئەمە چۆن بڵێ ئەمە لە ئەوەی چۆن بڵێ کە ئەوەی داخلی پێشانگا دەبن ناویان تۆمار دەکەن ڕۆژانە بەلانی کەم 800 کەس لە خوێنەران لەگەست چونی توێژەکان سەردانی پێشانگا دەکەن ئەوش بەڕاستی لەومە جێگای دڵخۆشیە و نیشانەی وەیە ئەو پێشانگای ئینشاءالله قبوڵە لای خەڵکی بەڵێ ئینشاءالله ئەو پەرتوکانەی کە نمایشتان کردووە لەو پێشانگایە یعنی لە چ جۆر و ئاستێکە یان بڵێن چ جۆرە بوارێکی لە خۆ گرتووە ئایا عامە یان بەس پەرتوکی دینیە کاک ئەمە دیارە و پێشانگایە ئەمەی کە پێڵ ساین مەبەستمان قازانج نییە وەکو حکمە قازانجەکی وە چۆن بڵێ لەو پێشانگای ناکە ئەوەی هەیە بە مەکتەبەکانمان گوتێ ئێوە داشکان بکەن ئێمە هەر ئەو مەسرفێک کە لە پێشانگا دەچی ئەوەش ڕەنگە نێتوە دەستمان لە ڕووی بۆ منە ڕێبحی لۆمە بەڵام عموماً ئەو مەکتەبانی کە هاتینە حەفدە ناوەند و کتێبخانە کتێبەکان لەوێ مەوجودن وەکو بابەتانی کە هینایتمان لەبەرەوەی قازانج نەویستە و چۆن بڵێ مسەیتەڕیشین بەسەر ئەوەی چ عنوانی دێتی ناو کتێبخانە ئەمە بەڕاستی تاکیدمان لەوەی کردەوە ئەو کتێبانی کە دێنە ناو پێشانگا کتێبی پاک بن لە لایەنی عەقیدە و ئیمانی لایەنی پەروەردەیی لایەنی منداڵان وەروە لە علومی شەرعی و لە گشت بابەتە عیلمیەکانی تریش کتێبمان هەیە بەس کتێبە یعنی هیچ ڕۆژنامە و یان بڵێن گۆڤار و ئەو بابەتانە نییە دوو دەستگا لەوێ مەوجودن دەستگای بڕیار و گۆڤاری هەیف ئەوانە دوو گۆڤاری قەیمن و لە مێژە ماشەڵڵا دەرەچن یەکیان وەرزیە ئەوەی تریژمانگانەیە گۆڤارەکانیان لەوێ مەوجودن و بە نرخێکی هەرزان بەردەستن وەکو دەزانین ئێستا خوێندنەوە زۆر کەم بووە ئەویش بە حکمەوەی کە دەبینین سۆشیال میدیا ئەو بوارەی نەهێشتۆتەوە بۆ بە تایبەتی چینی گەنجان چونکە بڵێن دەڵێ گەنج زیاتر شت دەخوێنێتەوە ئێستا خوێندنەوەکان هەموو بووی تەشتی ئەلکترۆنی یعنی تەنانەت دەتوانین بڵێن لەسەر سایتەکانی ئەنتەرنێتیش لە سۆشیال میدیاش کەسانێک لەسەر وێندەرش ناتوانن لە دە دێر زیاتر شت بخوێننەوە ئەگە ببین بابەتێک مەقالەیەکی دوور درێژە لەو شاشەی مۆبایلەکەی تێپەر دەکا شەهیەتی خوێندنەوەیان نامینێ واز لێدێنن ئایا ئەوە کاریگەری نەکردوتە سەرەوەی کە خوێندنی کتێب یان خوێندنەوەی کتێب یعنی کەم بوو بێتەوە وڵام بەدڵنیاییەوە ئەوەی ئەمە دەبین شتێکی چۆن بڵێ ئینکاری ناکری سۆشیال میدیا تەسیری هەبووە بەڵام ئەو هەنگاوی ئەمە دەستمان پێکردی هەنگاوێک لەوەی دووبارە خوێنەران بە فعلی پێیان بڵێنەوە ئەو گرنگی و ئەهمیەتی لە کتێبدا هەیە لەسەر پەڕە کۆمەڵایەتیەکان بەدەست ناکەوی چکە گرنگی کتێب لەوەی داگە لە ڕووی شریعەتی ئیسلام باسی بکەین مانای کەلامی خوای گەورە کە چەندە گەورەیە خوای گەورە بە فەزلی خۆی خستێ ناو کتێب دیارە کتێب گرنگە هەر کە قورئان دەکەی و لە سوڕەتی بەقەرە پاش سوڕەتی فاتحە دێت ذلك الكتاب لا ريب فيه ناوی کتابی هینایە کابی لە شریعەتی ئیسلام خودی کەلیمەی کتێب زۆر گرنگی پێدرا بۆی کە خوای گەورە کەلامی خۆی کە کەلامی خوای گەورە لە چاو کەلامی بەشەر وەکو گەورەی خۆیتی لە چاو مەخلوقات کابی ئەو کەلامە نازدار و گەورەی لە کتێب دانایە دیارە کتێب گەورەیە بەڵام ئەمە دەمان دووبارە بە ژوێی خوێنەرامدا بدەینەوە ئەو گرنگی لە ئەو ئەهمیەتی لە ئەو پەڕانەیە کە بەردەستمان و دەستی لێ دەین ئەو گرنگیە لە فەیسبوک و لە پەڕە کۆمەڵایەتەکان و ئەلکترۆنیەکاندا ئەکید نییە دەبین لە ئێستادا کۆمەڵێک وڵات لە پێشکەوتندایە بە تایبەتی ئاسی زانستیان ئایا بەهۆی زۆر خوێندنەوەی کتابە یان بە لە بواری دیکەدا ئەوان پێشکەوتوو بوونە و ئیدی کۆمەلگاکەیان ئاسی زانستیان بەرز بۆتەوە ئەو پرسیارە زۆر جار دەکری ئەگەر ناو کۆمەلگا
لۆ غەرب ئەوروپا خۆیان مسلمانیش نین لۆ لە پێش مسلمانان ئەگەر سەیری مێژوو بکەین چۆن خوێنێژ خۆڵ لەو مێژوو بکەین دەبینین خی گەوران یاسی کەونیدانەیە هەر کەسێک دەستیان پێوە بگری دەیداتە ئەو بۆم سەرەتا کە مسلمانان ئەگەر سەیریکەین لە سەردەمی خلافەتی عباسی ئەوانە کە مسلمانان دەستیان بە عیلم و زانست بەگرت بوو لە پێش بوون داهێنان لە وڵاتی مسلمانان بوو بەغدای پایتەختی دەوڵەتی عباسی پایتەختی عیلم و زانست بوو بەڵام کاتێک مسلمانان پشتمان لە خوێندن کرد ئەوان پێشمان کەوتن کابی هەر کاتێک ئێمەش بگەڕینەوە دووبارە دەست بە خوێندنەوە و بە قیراعەت و مانای ئەگەر سەیری بکەین یەکەم ئاەت کە هەمومان دەزانین پێنج ئاەتی بیدایی ئیقرا ئەگەر جوان خۆڵی بکەینەوە لۆ خی گەورە ئەوەی دانە بەزان سەرەتا سوڵەتی بوون ئیخلاص کە زۆر باسی تەوحید و یەکتایی خوایە نەیگۆ قل هو الله ئەحد گوتی اقرأ باسم ربك الذي خلق ئەو پێنج ئاەتە مانای بە پێغەمبەری فەرموو پێش تەوحیدیش اقرأ چونکە ئەگەر لەسەر علم نەبی فاعلم أنه لا إله إلا الله ئەگەر لەسەر علم نەبی ئیشکالی دروست دەکات لەبەرەوەی بە پێغەمبەری فەرموو ئەو ئاەتە عليه الصلاة والسلام ڕاستە کۆمەڵگای مەدینەی ببوورە کۆمەڵگای مەکەی لە سەقافەت لە مادیات لە عیلم لە هەمووش لە باشن یەک شتاقە سەرەسەر لەوەی ئەتو ئەو مەتی هەستێنیەوە ئەویش ئەو کلمەی ئیقرا ئەگەر دەستی پێوە بگری بالفعل کاتی پێ وسلم ئەسحابی پەروەردەکرد لەسەر خوێندنەوە و لەسەر عیلم و زانست پێشکەوتن بەڵام بەڕاستی ئەمە خێنەتمان لە وەسیەتی پێغەمبەری کرد ئومەت بەعام بە شێوەیەکی گشتی باس بکەین مانای کە دابڕین لە خوێندنەوە ئومەتان پێشمان کەوتنەوە هەر کاتێک بمانێت پێش بکەوینەوە ئەگەر یەک ئەسای کورت پێ برێم مامۆستاجیان لە ئەوەی ئەحسایی کە کرایە و چۆن بڵێ مەوثوقیشە لە تاچی غەربی ئەوروپی مانای ساڵانە هەر یەکیان مانای ئەوەی کە دکتۆری جامیع و چۆن بڵێ ئەوەی پاکەرەوەیەکیشە هەمووی معدەلی کولی وەرگیرایە ساڵانە 200 کاتژمێر دەخوێنەوە بەڵام بەداخەوە تاچی کۆمەڵگای شەرق الئەوسەط بە شێوەیەکی گشتی و کۆمەڵگای عەرەبی ساڵانە تاچ فەردێکمان 6 خولەی دەخوێنینەوە زۆری فەرقە ئەکەی داوام پێش دەکەم ڕاست کاک زیاد لە ئێستادا کە خەڵکێک هەیە مەسەلەن بۆ گەڕان لە بابەتێک لەوانەیە ئەگەر لە کتێب بگەڕێ زۆری بوێ یامچێ چەند مەکتەبەیەک بگەڕێت تا سەرچاوەیەکی بەدەست دەکەوێت بەڵام بەهۆی سۆشیال میدیا دەتوانین بە کلیچێک ئەو بابەتێک کە دەیەوێت زووتر بگاتە بەردەستی ئایاوە هۆکارێک نییە بۆ ئەوەی کە خوێنەری کتێب کەم بێتەوە بەدڵنیایەوە هەموو تەکنۆلۆژیا و پێشکەوتنێک ڕەنگە لایانی سلیبی و ئیجابی هەبێت ئەوەی کە باست کرد کە ئێستا لە مەکتەبە شامیلە و کۆمەڵێک کتێبی فراوانی تێدایە لە چەند ڕوویەک بەڵێ سوودی باشە و ئیسفادەی هەیە دەتوانین لە ماڵی خۆت هونە کلیکێک بی کۆمەڵێک کتێب بکەوە بەردەست بەڵام دیسانەکە ئەوە ئەو گرنگی و ئەهمیەتی کتێب لە کار ناخە کتێب خۆیتی کتێب ئەهمیەتی هەیە ئەوانە دەبی بە هاوتەری بڕۆن بەڵام بۆ زیادەکاریەک لەو زانستانی کە جەنابەت باس کرد لە بواری علمیشەوە من کاتێک قوتابی بەشی ڕاگەیاندن بووم پرسیارم لە مامۆستای کۆمۆنیکیشن کرد کە کۆمۆنیکیشن بە مانای ڕاگەیاندن دێ گوتم باشە بۆچی خودای پەروەردیگار کتێبی بۆ پێغەمبەران نازل کرد لە کاتێکدا دەیتوانی بە پێشکەوتوترین تەکنۆلۆژیا بتوانێت پەیامی خۆی بۆ پێغەمبەران ڕەوام بکە و ئەوانش بڵای بکەنەوە وەڵامەکەیوی ئەوە بگوتی لە ڕووی زانستیەوە لە ڕوانگەی دینیەوە گوتی من نازان بەس لە ڕوانگەی زانستیەوە کتێب دەتوانێت مەودای مێشک و بیرکردنەوە فراوان بکە و بۆ خۆی سیناریۆی شتەکان بکە و مێشک بەقوە بکە بەڵام ئەو شتێکە لە سەوت و سوورە بەدەست دەگا مێشک دەپوچێنتەوە لێ ناگەڕێ بیر بکاتەوە هۆکارەکەی وتی لەوانەیە ئەو بابەتە بێ سەبارەت بە گرنگی کتێب بەگەر شتێکی تر باس بکەین ماناگە سەیری کتێب بکەین هەندێک گرینگە نووسەرێک کەس چەندین ساڵ لە خوێندن بووە شەو نخوونی کردیە ڕەنگە سەدان و هەزاران مامۆستای بەڕیبی و دەرسی لاوەرگرت دێتن ئەو فەهم و ئەوەی کە وەریگرت لە ماوەی ئەزمموی چەندی ساڵی لە کتێبێک کۆی دەکاتەوە پێشکەش بەتوی دەکات بە چەند بڵێن نرخێکی کەم لە بەردەستە هەر کاتێک بتێ مامۆستات و لەگەڵتە مانای کتێب بەجددیشی دەڵێن باشترین هاوڕێیە وەرەوەها غیبەتت ناکە بێزارت ناکە ماندوود ناکە ترسیوە لێت بدەزرێ وەرەوە مامۆستایشی بێدەنجیشە بێ قسە لەگە بکە دەرسدا مامۆستا عیماد گرنگی پێشانگاژ مانەگەر لە پەرگەی دوم باسیکەم لەوەیدایە ئێستا بوونە لەو پێشانگای خۆمان دەستگای نوێنەری حکومەت نزیکەی 1500 تا 1600 عنوانی لێیە لە بوارە جیاوازەکان کە باسمان کرد ئەو 1500 ڕەنگە بۆ نمونە بەرهەمی 1000 نووسەروی ئێستا 1000 نووسەرمان کۆ کردەوە
لە خۆیان ڕەنگە زۆر بەشیان مردبن بەڵام معنەویان لە پێشانگا مەوجودن ئەمە سەردانیان دەکەین کتێبەکانیان دەخوێنینەوە دەچینە لایەن مانێ بەردەوام علممان پێ دەبەخشن ڕاست دەستەکان خۆش بە کاک زیاد لە کۆتاییدا ئەگەر شتێکت مابێ ئێمە لە خزمەتتدا دەبین یان لە بیرمان کردبێت کە پرسیار لێ بکەین یان دواوتت بۆ بینەرانی بەڕێز و ئەوانێک کە کتێب دەخوێنەوە دەستان خۆش بیاڕەبی وڵا ئەوەی لە کۆتایی باسیکەین دیارە چی باسمان کرد یەک چۆن بڵێ قسەی گچکە لە بۆ داکو بابن باوی باس بکەم ئەگەر بمانەوە منداڵەکانمان چونکە کۆمەلگا لە منداڵەوە دێتن ئەو منداڵان دەبنەوەی کۆمەلگا لە کۆتاییدا ئەوانە بە هەر یەکەمان تەشجیعیانکەین کاتێک پێشانگایەک هەیە با دەستیان بگرین و بیاینی کتێبێکیان بۆ بکرین بەهەتیە لە کاتەکانی تر شەنێر ئیلان پێشانگە زار بەزار تەشجیعی کە لەوەی کارەکانی ئەنجام بدە بە هەدیەک بە ئاهۆدیە کتابی لە ماڵی بەلانی کەم کتێبخانەی بچووکە گە شوێنت هەیە لۆی دابنێ پێکەوە بیخوێنەوە ئەو وای لێ دەکە ئەو منداڵە تەشجیعی لەسەر خوێندنەوە و ئیدی دوای پێویست ناکە زۆر پێ بگوترێ بخوێنە خوێنی مەکتێبیش لا خۆشەویست دێ دەستەکانت خۆش بێ کاک زیاد ماندوومان کردی خوای گەورە پاداش داتەوە و دووبارە بەخێر بێەوە بۆ ستۆدیۆی ماڵی تۆ هیوادارین بینەرانی بەڕێزیش بزان کە پێشانگا لە دەستگای نووری حیکمە هەیە بۆ ئەوەی سەردانیان بکەن و کتێبەکان بە نرخی گونجاو بەدەست بهێنن خوای گەورە پایداریان بکە دووبارە بەخێر بێ و سەرچاوات